سلام علیکم تایبانی بەڕێز ئێوە و ڕیکۆردێکی نوێ دەربارەی شیکاری ڕاهێنانەکانی بابەتی هاوڵنای پرس لە ڕێزمانی کوردی پۆلی نوێی بنەڕەتی ڕاهێنانی یەکەم دەڵێ وشەی چۆن لە دوو ڕستەدا بەکار بهێنا جارێک دیارخەری نابێت و هەروەها جارێک تەواوکەری کاری ناتەوا بێت با بیکەین بە شینەکە دیارخەری ناو گوتمان هەر کاتێک هاوڵنای پرسەکە کەوتە دوای ئامرازی دانەپاڵی باشە هەر کاتێک وشەک کەوتە دوای ئامڕاز دانەپاڵی ئەو وشەی کە دەکەێت دوای ئامڕاز دانەپاڵی ئەرکەی دەبیتە دیار خەر باشە ئێستا بابێن نمونە لەوەربێ دەڵێن کراسێکی چۆنت بۆ بێنم ئەو وشەی پرسی چۆن لە پێشاتیە کەواتە چۆن ئەرچی دیار خەرە ڕستەی دووەمیان تەواوکەری کاری ناتەوا گوتمان تەواوکەری کاری ناتەوا چییە وشەک پێشی کاری ناتەواوی بزوێنی کورد دەبێت هاتبێ دەڵێن کراسەکە چۆن بوو ئەوە چۆن تەواوکەری کاری ناتەوا پێش کاری ناتەواوی بوو هاتووە ڕاهێنانی دووهەم وەڵامی ئەمانەی خوارەوە بدا چ کاتێک هاوڵنای پرس پێویستی بە ئامڕازی دانەپاڵ نابێت گوتمان ئەگەر هاتووە هاوڵنای پرس کەوتە پێشی ناو ئەو پێویستی بە ئامڕازی دانەپاڵی بزوێنی درێژ و نابێتن دەڵێن ئەگەر هاوڵناوە پرسەکە کەوتە پێش ناوەکە ئەوە وەڵامەکەیتی دووهەم ئەم پەیوانە کامانە کە دەبن بە هاوڵناوی پرس ئەو گوتمان ئەو شانی کە دەبن بە هاوڵناوی پرس بریتی من لە چێ کامە کیهان کام کیژان کیش گوتمان ئەوانە هەمان واتانەیە چەند قاسیش پێکەوە هەمان واتایان هەیە چۆن چاواک و چلۆن ئەوانش هاوڵناوی پرسە هەمان واتایان هەیە چیەک چاک چیە هاوڵناوی پرسن هەمان واتایان هەیە خاڵی سێیەم نمونەی ڕستە بۆ ئەمانەی خوارەوە بهێنەوە هاوڵناوی پرس ببێتە دیارخەری ناو دیسانەوە کراسێکی چۆنت کڕی ئەوە چۆن هی ئامڕاز دانەپاڵی پێشاتێکەوەتە چۆن دیارخەری ناوە چۆنم زانی لەبەر ئەوەی ئامڕازی دانەپاڵی لە پێش هاتووە دیارخەری ناوی کراسە خاڵی دووەم هاوڵناوی پرس ببێتە تەواوکەری کاری ناتەوا ئەگەر هاتوو وشەک پێشی کاری ناتەواوی بوو دەبێت هاتبێت ئەو شتەی پێش ئەوانە دێتن دەبتە تەواوکەری کاری ناتەوا دەڵێن نەورۆزی ئەمساڵ چۆن بوو ئەوە چۆن لە پێش کاری ناتەوای بوو هاتێت ئەوەتە تەواوکەری کاری ناتەواوە ڕاهێنانی سێم وەڵامی ڕاست هەڵبژێرە خاڵ یەکەم پێنووسێکی چۆنت کڕی ئەرکی وشەی چۆن چییە ئەوە چۆن چی لە پێشات و ئامڕاز دانەپاڵی کەس دەبێتە دیارخەر خاڵی دووەم کەی هاوڵناوی پرس پێویستی بە ئامڕازی دانەپاڵ دەبێت دەڵێن ئەگەر لە پاش ناوەکە هات باشە ئەگەر لە پاش ناوەکە هات بۆ نمونەتەماشا ڕستەیەکە ئەوە ناوە ئەو هاوڵناوە هاوڵناوەکە کەوتوتە دوای ناوەکەی ئامڕازی دانەپاڵی پێویستە ئەوەشمان زانی خاڵی سێمیان هاوڵناوی پرسی کیژان بۆ پرسیارکردنە لە چ پرسیارکردنە لە کەسێک ناوەڵە وتمان چییە بۆ پرسیارکردنە لە کەسێک ئایا بۆ پرسیارکردنە لە شتێک ناوەڵە وتمان چ بۆ پرسیارکردنە لە شتێک ئەدی بۆ چییە بۆ پرسیارکردن لە کەسێک لە نێوان کۆمەڵە کەسێک باشە بۆ حاڵەتە بەکاردێ خاڵی چوارەم کام لەم هاوڵناوە پرسانە بۆ پرسیارکردنە لە ژمارە تەمەشاتە کوردی چۆن لۆ ژمارە بەکاردێت خواختورە ناوەڵە ئەدی کامە ئەویش ناوەڵە ئەی چ شتێک ئەویش ناوەڵە ئەی چ چەند دەڵێت چەند قوتابی هاتن چەندەکە بۆ پرسیینە لە عەدەد لە ژمارە لە ڕێژە ڕاهێنانی چوارەم هێڵ بەژێرداهاتووەکان شی بکەوە چەند ڕۆژنامە لە کوردستان دەردەچن ئەوە خەتی لە بن چەندایە چەند ڕۆژنامە وەسفی ڕۆژنامەی دەکات کەواتە هاوڵناوی پرسە بۆ پرسین لە ژمارە ئەومان زانی هەروەها ئەرچی دیارخەری ناوی ڕۆژنامەیە خاڵی دووهەم کیهان کەس خوشکاتەیە کیهان کچ ئەو کیهانە وەسفی کچی دەکات کچیش ناوە کەواتە هەر شتێک گوتمان وەسفی ناو بکە دەبێت بە هاوڵناو کەواتە برادەری ناو کەواتە کیهان هاوڵناوی پرسە بۆ زیادکردنەوەی کەسێک لە نێوان کۆمەڵە کەسێک هەروەها دیارخەری ناوی کچە ئەوەشمان زانی لێرەدا هاتینە کۆتایی
شیکای ڕایحنانەکانی بابەتی هاوڵناوی پرس تا ڕیکۆردێکی تر و وانێکی تر هەر شاد و سەرفراز بن. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.